بۆچی تووتی دەتوانێت قسە بکات؟ بسم الله الرحمن الرحيم قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. ئایا دەزانی باڵندە تەنها ئاژەڵێکە کە دەتوانێت قسە بکات؟ هەندێک جۆری باڵندە دەتوانن ئەو دەنگانە کۆپی بکەن کە لە ژینگەکەیاندا دەیان بیستن. ئەوان دەتوانن چەند وشەیەک لاسایی بکەنەوە لە نێوانیاندا و ناسراوەکانیشیان وەک باڵندەی مینا و کۆکتێل و دوڕڕە و هەندێکی تر. بەڵام باشترینیان باڵندەی تووتیە. تووتی دەتوانێت فێری سەدان وشە بێت و لەمانای هەندێک لەو وشانە تێبگات. بە نمونە تووتیەک هەیە لە باخچەی ئاژەڵانی نۆکسفیل ناوی لێنراوە ئەنیشتاین چونکە ئەو دەتوانێت زیاد لە 200 وشە بڵێتەوە. کەواتە بۆچی تووتی وەک باشترین قسەکەر ناوی دەهێنرێت؟ نزیکەی نیوەی هەموو باڵندەکان دەتوانن جۆرە دەنگێکی تایبەت بە خۆیان دەربکەن بە جۆرێک لە باڵندەیەکەوە بۆ باڵندەیەکی تر یان لە جۆرێکەوە بۆ جۆرێکی تر دەگۆڕێت. هۆکاری ئەمەش بەشێکی مێشکە کە پێی دەوترێت سیستمی دەنگ. لە ناو ئەم سیستمەشدا بەشێکی تر هەیە کە پێی دەوترێت ناوکی ناوەوە. ئەمەش ئەوەیە کە یارمەتی باڵندەکان دەدات فێری چۆنیەتی دروستکردنی دەنگ بن. سەبارەت بە تووتی بەشێکی زیادەیان هەیە کە لە سیستمی دەنگدا پێی دەوترێت بەرگی دەرەوە. زانایان پێیان وایە ئەم بەرگە ئەوەیە کە یارمەتی تووتی دەدات بۆ کۆپیکردنی دەنگەکان بە شێوەیەکی یەکگرتوو، بەڵام نازانن بە تەواوی چۆن کار دەکات. تووتی بە سروشت ئاژەڵێکی کۆمەڵایەتیە و ئارەزووی هاوڕێیەتی دەکات. لە دەشت و دەرو کێوەکاندا تووتی لاسایی دەنگی باڵندەکانی تر دەکاتەوە، بەڵام لە ناو مرۆڤەکاندا هەوڵ دەدات لاسایی قسەکانیان بکاتەوە بۆ ئەوەی خۆی لەگەڵیان بگونجێنێت. تووتی ئاژەڵێکی زیرەک و وریا و بەهەستە، جۆری زۆرە، بەڵام باشترین و ڕەسەنترینیان تووتی ئەفریقیە.